ئەمڕۆ بە پشتیوانی خۆی پەروەردگار باسی دەسەڵات و بزاف و حکومەتەکەی ئیسماعیل خانی شوکاکەکەین کە بە سمکۆ ناسراوە واتە باسی ساڵانی 1920 بۆ 1926 دەربارەی کوردستانی ڕۆژهەڵات یان ڕۆژهەڵاتی کوردستانەکەین. ئیسماعیل خانی شوکاک کە لە ناو خەڵکە هەر بە سمکۆ ناسراوە، کوڕی شێخ کوڕی محەممەد ئاغای شوکاکە. شوکاک لەهجەیان وەکو بادینی قسەکەن، لە کوردستانی ئێرانە مەشهورن، دووەمین گەورەترین هۆزی گەورەی کوردن لە دوای کەڵوڕ کە پێشیانەوترە کەلهۆر. شوکاک لە سنووری ئێستای ئێران و تورکایە ئەژین، لە نێوانی ورمێ بۆ هەکاری، لە کۆنەوە هەر ئەو دەسەڵاتیان لەو ناوچانەدا هەبووە. ئەو شانۆی ئێستا باسیەکەین جێگاکەی ئەوێ مەسرح الأحداثەکەی با بڵێن، ئەو ناوچانەی کە ڕووداوەکانی ئەم شەو کە باسییان لێوە ئەەکەین ئەکەونە ئەو ناوچانەوە. شخصیەتەکەش ئیسماعیل خانە، پیاوێکی ئازا، وریا، زیرەک، واقعناس، شخصیەتێکی قۆز و دەموچاو جوان و سیما جوان. بەڵام بەداخەوە تاڵەبانی، قاسملۆ، کەمال مەزهەر، جەمال نەبەز، لازاریف کە جوولەکەیە، خەڵکانێکی تری متعسیبی مەسیحیەوانی یان ڕۆژهەڵات ناسانی جوولەکە و مەسیحی یان مارکسیزمە کوردیەکان و لادینیەکان دائیمەن کە باسیەکەنەوە بە شخصیەتێکی هەلپەرست، متەهەور، گەمژە، شێت لەم جۆرە ناو ناتۆرانەی لێ ئەنن. تاڵەبانی لە کتێبەکەی خۆیان بە ناوی کوردستان والحەرەکە الکوردیە کە بە عەرەبی نووسیوەتی لە لوبنان چاپکراوە لە 1970 لە لاپەڕە 115دا ئەڵێ بزاوی سمکۆ بزاوێکی عەشایری توندوتیژانە بوو، کارەکانی تاکڕەوانە بوو، زیانی زۆرتر بوو، دەرەبەجێکی دەست درێژ بوو، بە غەدر و تاوان مارشەمعونی سەرۆکی ڕۆحی و سیاسی ئاشووری برا ئاسووریەکانمانی کوشت. ئەمەش بۆتە هۆی ڕەشبوونەوەی لاپەڕەکانی. ئەمە جەلال تاڵەبانی دەربارەی ئیسماعیل خانی شوکاک ئاوا ئاڵێ. قاسملۆش لە کتێبەکەیە کوردستان وەلئەکرات کە بە عەرەبی لە بەیروت ئەویش چاپکراوە لە لاپەڕە 98 ئەوی ژەڵێ کوشتنی مارشەمعون هەڵە بوو کە بە فیتی ئینگلیز سمکۆ کردی. کەمال مەزهەریش لە کتێبە عەرەبیەکەیدا بە ناوی کوردستان لە ساڵانی جەنگی جیهانی یەکەمدا کە بە عەرەبی پێوترە کوردستان فی سەنەوات الحرب العالمیة الأولى کە لە بەغداد چاپکراوە لە چاپخانەی مەجمەعی علمی لە ساڵی 1970 لە لاپەڕە 221دا ئەویش ئەڵێ دەبێ اعتراف بەوە بکرێ کە ڕووداوەکانی کوردستان کە لە ساڵانی جەنگی جیهانی یەکەم ڕوویدا هەندێک وێنەی دزێ و تاریکی تێدایە. بۆ نمونە سمکۆ گوێی لەوە نەبوو کە پیسترین ڕێگا بگرێتە بەر لە ڕەفتاریدا لەگەڵ ئازربایجانی و ئاسووریەکاندا. خراپترین کاریشی کوشتنی مارشەمعون بوو. جەمال نەبەزیش لە کتێبەکەی کوردستان و شۆڕشەکەی کە لە ستۆکهۆڵم لە ساڵی 1985 چاپکراوە لە لاپەڕە 125 ئەویش ئەڵێ سمکۆ فەرماندەیەکی عەشایری تەقلیدی بوو، لە سیاسەتیدا دانا نەبوو، بۆیە هەڵەی زۆری کرد. بۆ نمونە هەڵوێستی زۆر ناعادیلانەی بەرامبەر برا ئاسووریەکانمان هەبوو. ئەمەش بووە هۆی زۆر شەڕ و ماڵوێرانی نێوان هەردوو گەلی دۆست کە دوژمنی هەردوو لایەن سوودی لێوەرەگرت. دیسان سمکۆ متمانەکەی زۆری بە مستەفا کەمالی دیکتاتۆرە کرد. ئەوەشی هەڵە بوو. بۆچی ئەم شخصیەتانەوە ئاڵن؟ طبعا لازاریفش کە جوولەکەیە کە ڕووسیە هەر بە هەمان شێوە ئەویش واڵێ ئەڵێ سمکۆ پیلانی ئینگلیز بوو تا ڕەزاشایان بۆ ژێر بار بهێنرێ، سمکۆیان کەوتبووە دەست و وەکو داردەست بەکاریانەهێنا. دیسان لازاری فەڵە طبعا لە کتێبەکەیە کە ناوی المەسئلەة الکوردیە ئەویان لە لاپەڕە 228 وتی لە لاپەڕە 229 ئەڵێ سمکۆ گەلۆر بوو، هەمیشە پارسەنگی سیاسی خۆی لە دەستەدا. بۆچی ئەمانەوە ئەڵێن؟ ئایا فعلەن یەکێکی وەکو سمکۆ
کە لانی کەم 15 ساڵی ڕەبەق کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کوردی ڕۆژهەڵات و باکوور هەبوو، ژمارەیەک بوو لەو پێکهاتەی هاوچێشەی کە لەو ناوچەیەدا هەبوو. هیچی کەمتر نەبوو لە شێخ عەبدولسەلامی بارزان یان لە شێخ مەحموودی حەفید، و یەکێکیشە لەو شەخسیەتە کاریزمیە کاریگەریە کوردانەی کە لەو سەردەمەی خۆیدا هاتوونە پێش. هەروەکو چەند جار وتومانە هەڵسەنگاندنی هەر شەخسیەتێک پێویستە ئاور لە زەمانەکەی بدرێتەوە، پێویستە تەماشای ئەو هێزانە بکرێت کە ململانێ و دەبەڕێگڕاچوونیان لەو ناوچانەدا کردووە، پێویستە تەماشای ئەو هیوا و مەبەست و ئامانجانە بکرێت کە خەڵکی ئەو ناوچانە و هێزە دەبەڕێگڕاچوەکان نیشانیانە کرد بۆ خۆیان و ئایانویست بیهێننە دی لە پێکچڕژان و لە تێکچڕژان و لە تێکچڕژان و پێک هەڵپڕژانی ئەم بەرژەوەندی و ئامانج و مەبەستانەدا ئینسان گەلێشتی بۆی ڕوونەبێتەوە. دائیمەن وەکو ڕێسایەکی سیاسی و سەربازیش لانی لاواز زۆرترین خوێنەدا، زۆرترین قورساییەکەوێتە سەر، تین و فشاری زۆرتریەکەوێتە سەر، قوربانی زۆرترەدا. هەروەکو بە درێژایی کورد ئەوە ڕوون بۆتەوە کە کورد زیاتر ئەو تینەی کەوتۆتە سەر.